لهر ولاتکی د کلتور خدا بازارکرینه که گرم د بازارن خدا دلوینن به تایبت تلیوین بیراورگرتنان به همو آوا و بارکی بهستر دگرنه بردست حتی که بشین کلتور خواه به بازار بینن و داهاتن مازنتر جه دروز بکن. بو ملت و نتویا کرد جشن و بیراوری نوروز و آداران دستپیکا ورزه گرم یه گشت و گوزاریه لباشور کردستانه. او دبیجن اگر د دستپیکا مها سه حتی داویا مها ده که ورزه گرمی گشت و گوزاریه لباشور کردستان ام دلیوه نگرنه دست حتی که داهاتان دروز بکن ام نکارن پلانا خواه استراتیجی دومدرش بو بگشت و گوزار کرنا هر چار ورزان لباشور کردستان به تمامی بجبینن. جبر وی که نوروز و آدار دست پیکا دروست کرنا سکتره که گشت و گوزاری سرکفتیانه یه سالت هنه هجمارتن. جبر که دوان مهاندا هاتنا گشتیاران لنافا ولاتی زیده دبه. بو نمونه لسال 2016 هجمارا گشتیاران زیده بو همبری 2015 لدگوپیت که هاتنا گشتیاران بوناوا باشور کردستان دا سال 2013 تو مار کریه. پشتی دروز بونا قیران دارایی و آبوری گرنگ و مزن و هاتنا شر چکدارن داعش بو سنورین باشور کردستان هجمارا گشتیاران بر بکیم یه چون. لیل 2016 هجمار دیسان بر به ارینی و بلند بونه چون حتی وی جماره که هاتی تو مارکرین گده میلیونک و 603,400 گشتیار تنی دو ساله که دا جسر جمعی وان گشتیارن 376,111 گشتیار جدر بی باشور کردستان هاتین ناوا وی ولاتی به مرما گشت کرنه. او هجماره ده ارینینه لسال 2017 حکومت پلان نو لبرن لپلان نو ین استراتیجی و به حزب و سکتر گشت و گذاری لنوروز دست بید کت جبرکو نوروز تایبتمندیه که تایبت بو باشور کردستان به ملت و آخ و داهات و آبوره به هیا بدأت همان دزاین که نوروز گرینگه چی تایبتی هیا لسر استی کردستان و هروا لسر استی بابلم زور ولاتانی دری دراوسش کوا به همان شواز جشن نوروزیان هیا بالتأكيد أوي لكردستان هي هو أوي كوا صار تازي كردية أو جنيش خوي هي غيري وي كده بينين لنوروزا كوا جنگکی جوانترو کاتی بواره نشانه درچونی بابلم گلانیر گزو درچونی شوینه سوزبونی شوینه وار شوینه گشتیاری کانه و کردستان بگشتی که و جوچی زور لبارو گنجاو با اوی خلق گش بکاتنو هر واد الخوشی خلق کاولاتی خویته دا در ببره بایا گرینگی نوروز لدوسه بواره ویا لدوسه دتوان بلین لدوسه لا بخوی دگریتوا بالتأكيد هندي باسي جرينجي نوروز بكين لواني نتوانين بچن وشي كوتاي بيبينين لبروي دزانين جرينجي نوروز بو هاولات يعني كردستان وبو كرد وكردستان چمانه چي بها پربه هايته دا وكموقع إقليم كردستان كتشيالي هي شينايلي هي آفلي هي قالك جهي خوش له هنا قالك حكومات بشكل عام مطعمة وانا كزياتر بكي الوعدة برا مصايفها زي دبكي مواقعيكو عالم استراحتي خلي بقري زي دبكي چونكو عالم بروج يعني في موسمي وين هاتا قوتي دا درت كبير درفا بشفجي تزيفرت تي مثلا تي ناف باجير تي هوليري ناز الويدري نامني بشاف الويدري نامني تفكري مالي خوا سبري هرنا مالي خوا جيتي نتزيفرنا مطاعم او كافتريات فيدري الفيدري جي كافتريا خوش وانا كتهبن تشون الويدري درونين عائلا هبن جهنا كل خ مرتاح بكين جهنا لي خارنيلي بخون ارجلي بكشن تشتكي ولا بكن جهولو جو هبن طبعا ملط اللي مرتاح به وطبعا دورك قال لك المظن هاي لبو سياحتي خاص يجي خوش هبن
تخصص سياحة بهتر وكافي وكان حتى قلتي وقتها السياحة بلش يعني أو موسم سياحتها بين شهر بين جهيفن أو موسمها هناكية ملت مثلا ج بغدادتي درفتي كسي غريب تينا ناف هوليري وناف كردستاني فدفيدا فري خوش هبن جبوي استراحتي خوار قرن الويدري جبوي ديسا درب جارة كدي ودجارة ديجي بزيفرن ديسا ورنا ويدري طبعا افتشتي هناك حميجي فيديا لبوي كردستاني وعيدات حميج بوي كردستان جه آلیه کدن کسان خودی بزنس دناوا باشور کردستان داد بیجن هبونا رستوران دو جهن راحت و بهن ودان دناوا سنترین باجارا دا تن بزنینه حتی که ام بشین گشتیارک به درونک راحت لباشور کردستان به اینینو ببین و سرنجاوی بو آلیه خواه راکشن ام دوی گرینگی که مزنتر ده اپشنین بهن ودان دا لباشور کردستان بدن هر دیسان او جهن سروشتیین دور دوی ام گرینگی بدن و خدمت گزاریان جوان جها را بگهینن او ده پیگه سکتر گشت و گزاری لباشور کردستان بهستر اخیت دەزانی چۆنە بۆ خۆی بۆیکە گەشتیار ڕابشێشین بۆ کوردستان ڕاستە من وەکو مدیرێکی مەتعامی قسە لەگەڵ جەناب دەکەم بەڵام مەتعام بەتەنیا پێویست نییە بەداخەوە لە کوردستان ئەگە جەنابت بتوێ بێ دەرێت تەنیا شتێک کە هەیە فقط مەتعامە ئەوە بۆ خۆی یانی من ڕاستە بۆ خۆم و بیزنسی خۆمە بەڕێوەبەری مەتعامە بەڵام بۆی کە تۆ گەشتیار بێ بۆ کوردستان مەتعام تێریەوە ناکات چون ئێمە گەنجەکانی ئێمە ینی زۆر جارە من بۆ خۆم دەبینم خەم دەخۆم دەڵم خوددا ئەو هەموو گەنجە بۆ دێن دادنیشن لە مەتعام نێرگلە دەخۆن بۆچی بەهار بە هاوین بە زستان بە پاییز ینی ئەو شتانە زۆر خۆش نییە بۆی کە ئێمە بە بۆچوونی خۆم وەکو کەسایەتێک خۆمایم باسی بکەم ئەمن پێم باشتر وایە شوێنی بۆی کە ئینتەرتایمەنتی زۆری بێ بۆ گەنجان ئەوانە زۆر ببێ زۆر باشتر دەبێت بۆ بۆچون چون ئێستا لە کوردستان بەس کافتریای و ئەوەش بەس نییە ئەم جارە کواڵەتی و ڕادەی خزمەتگوزاری لە کافتریاکان زۆر مهمە کە بەداخەوە ئاکادمیک ناچێتە پێشێ دەبینی کابرای لەسەر شەقام دێت و دەڕوا بێکار بەتاڵەیشی نییە کاکەورە ژوورەیشم بۆ کە کەوش دێتە ژوورێ ئوسلوبێکی وای نییە بۆیە ینی بەڕاستی ئێمە ئەم باسی ئیشی خۆم دەکەم دیسان تاکید لەسەر بابەتە دەکەم ئەگەر کەسێک دێ بۆ مەتعامێک لە هەولێر پێم خۆشە بە کولتورێکی کوردی و بەڕێکوپێکی میوانداری لێ بکەم بە خێراتنی بکەم بەڵام بەداخەوە ئەوانە دەبێت ینی فێرکردنیان بۆ بکرێ بۆ جەماعەتێکی ئیش دەکەن خزمەتگوزاری دەکەن بەڵام ئەوانە ناکرێت بەڕاستی مەتعام و کافیتریا بۆ پایتەختی گەشتیاری هەولێر کەمە دەبێ ئەمە بێنین بە فکری ئینتەرتایمنتێکی زۆرتر بین بۆ میوانەکان بۆ تەنانەت گەنجەکانی خۆمان بێنین شوێنێکی زۆر سیگوی پیستی سیگوی دانین پیستی ڕالی دانین بێنین پینتبال بوو جاران لە کوردستان ئەوانە شتایەکە گەنجان زۆریان حەز لێ بێنین ئەوانە دانین ئەم جارە بێنین توور دانین لە نێو کوردستاندا بۆی کە گەر گەشتیارێک دێ بەخۆشی بە ینی بە سعرێکی چی گونجاو ڕێک و پێک فەندەقەکان یارمەتی بدەن ڕێستورانەکان مەتعام وەکو خۆم یارمەتی بدەن بێنین سکیجۆڵێک دانین مثلا یەک بە پرایسێکی گونجاو بگەین هەم من وەکو مەتعام هەم وەکو برادێکمان وەکو هۆتێل وەکو ئەو موەسسانی کە دێنن جەماعەت میوانەکان دەبن بۆی کە هەولێریان پێنیشاندن ئەمە ببێن هاوکاریمان ببێکەوە بۆی کە بتوانین ئەگەر میوانێک بێ جێگایەکمان بێ نیشانیان بدەین بتوانین میوانەکانمان بەرین بۆ شوێنە گەشتیارەکانمان نیشانیان بدەین ئەم جارە بێنین کوردستان بخۆی پاگرا بگرین بەداخەوەڵانە من زۆر جار هاتوو چۆ دەکەم دێم ڕۆمە لای گەلی علی بەگوانە و منتەقانە زۆر خۆش ینی بەڕاستی جێگایەکی زۆر ڕێک و پێکە جەوێکی خۆش زۆر ڕێک و پێک بەڵام چای لێ بکە هەمووی پیسیان کرد وڵاتیان پیس کرد نوروزة نوروزة جشناوة بيروزة نوروزة نوروزة صلصالة نوروزة 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 هذا رنقينا نوروزة نوروزة جشناوة بيروزة لدیف خواستا سرکاتی انجمن وزیران هاتیا خواستن که هر وزارتک دی کابینه حکومت دا بکار به رول خود دروستکرنا داهاتان دا بهستر بیخیت ام وکو ستاف آبور جبر کو برنامه ما تایبت لسر سکتر گشت و گوزار بو و هفتیه لسر پلانن هیر
yên Wezareta Şarewanî û Geşt û Guzar dê rawestin. Bi gotinên Wezîra Şarewanî û Geşt û Guzar çi pêdiviya bêhêtekirin û nûtirîn plana li ber destê Wezaretê bû bihêztirkirina sekterê geşt û guzarî li vî welatî di sala 2017 da wê çi be. خۆی وەکو پلانی وەزارەت با بڵێمە وەزارەت وەکو وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و هەروە دەستەی گشتی گەشت و گوزار ئەوەی کە بۆ 2017 دانرایە پلانەکان با بڵێم لە بدایەتی سەرەتای ساڵی 2017ەوە دەستمان بەوە کرد کە لە 2016 بانگەشەی پلانی 2017مان کرد ئەوە بووکەوە گرنگترین پلانمان ئەوەیەکەوە بتوان هەر چوار وەرز ئێمە وا بکەین خەڵک ڕوو لە هەرێمی کوردستان بکە بۆ گەشتکردن ئەوەی کە لە بدایەتی سەرەتای 2017 بینیمان یەکێک لە جێبەجێکردنی پلانەکەمان کەوا گەشتیارێکی زۆر بۆ هاتن بۆ کوردستان بۆ گەشتی زستانە بۆ تەزەلوجی سەر بەفر بۆ شوێنە گەشتیارەکان و شاخەکانی کە بەرزی تێدایە ئەوە بوو چەندین فستیڤالمان ئەنجامدا لە چیاکانی با بڵێم هەڵگورد و کۆڕک و پێنجوین و زۆر شوێنی ترکەوە وامان کردکەوە تەزەلوجی سەر بەفر بکرێتن و زۆرترین گەشتیار لە وڵاتانی بیانیەوە چەندین کۆمپانیای ئەمریکی و لە هەروەها ئێرانی و کۆمپانیای تری ئۆروپی ئامادەی ئەو فستیڤالە بوون کە لەسەر بەفرکرا. پلانی ئێستامان بۆ نەورۆز ئەوەیەکەوە نەورۆز خۆی هەر ژنگەکەی وایەکەوە خەڵکی کوردستانش خۆیان بۆ گەشت ئامادە دەکەن و زۆربەی خەڵکی تریش ڕوو لە شوێنە دەکەن بۆ شوێنە دڵڕفێنەکان و جوانەکانی. پلان ئێمە ئەوە بۆ نەورۆز لەبەرەوەی ئێمە کە ئاماژەم پێدا بدە سەرەتای 2017 پلانەکانمان بۆ گەشتی زستانە دەستمان پێکرد بوو خۆشبەختانە هەمووی سەرکەوت و ئەنجامماندا. ئێستش ئەگەر ببینن زۆربەی گروپە گەشتیاریەکان بەردەوام لە هێنانی گەشتەکان بۆ شوێنەکانی هەرێمی کوردستان بۆ نەورۆز ئێمە وەکو وەزارەتی خۆمان بە پێشنیاری دەستەی گەشت و گوزارکەوە ویسمان شوێنەکان بە خاوێنی ڕابگرین لەبەرەوەی زۆرترین گەشت لە کاتی نەورۆز دەکرێتن شوێنە گەشتیارەکان و شاخ و داخیان لەوانەیە ببێتە هۆی ئەوەیکەوە لەبەرەوەی خەڵکەکی زۆر ڕووی تێدەکەم پیسی ژینگەکان ببێتە هۆی پیسکردنی ناوچەکان. ئێمە هەڵمەتێکمان ئەنجام داوە و بڕێک پارە لە 120ەکەی کەوا بودجەی خۆیانە گەشت و گوزار کە دەتوان دووبارە سەتا بودجەکەی داهاتی خۆیان بەکەر بخەنەوە خستومانەتە گەر بۆ مانجی ئازار وەختە بۆ جژنەکانی نەورۆز بۆ خاوێن ڕاگررتنی ئەو شوێنانی کە گەشت دەکرێ و هەروە بۆ ڕێنماییکردنی خەڵک بۆ ئەو شوێنانی کە گەشت تێدا دەکرێ و بتوانین جەوەکی ڕێکوپێک دروستکەین. هەڵوەها هەندێک شوێن هەیە کابینەی تایبەتیان بۆ دادەنین بۆ ئەوەی وەکو شوێنی حەوانەوەی ئەو هاوڵاتانەی کە ڕووی تێدا دەکەن. ئێمە خۆمان 100 ملیۆن دینار وەکو دەرخستەی خۆیان و داهاتی خۆیان بۆمان پەسەند کردن بە تایبەتی بۆ خاوێن ڕاگررتنی ئەو شوێنانی کە گەشت تێدا دەکرێت و هەروە وەکو ئاماژەم پێدا لەگەڵ دانانی چەند کەمپێک و چەند خزمەت گوزاری لە شوێنانەی کەوا زۆرترین خەڵک ڕووی تێدەکا بۆ گەشت و هەروە بەتەکیید گرێبەستی زۆر کراوە لەگەر کۆمپانیا بیانیەکان لەو کاتە سەردام بکەن. زۆربەی قونسولیاتەکان و بابلەم سەفارەتەکانی کە لە بەغدای هەیە لە 20 مانگ سەردانی هەرێمی کوردستان دەکەن بەرنامەی چروپڕیان بۆ دانراوە کە ئەو شوێنانەی سەردانیان دەکەن هەروە هاتنی زۆربەی میێوانانی بیانی کە وامان کردووە بتوانین بەرنامەی ڕێکخپێکیان بۆ دابدرێ. واروە لە پارکەکانیش بەرنامەی جیاواز هەیە زۆربەی کەرتی تایبەت توانیمانە بڵین پاڵپشتی بەرنامەکانمان و دروستکردنی ئەو ژینگە لەبارە بۆ ئەوەی خەڵک بابلێم بتوانی گەشتی خۆی تێدا بکاتن کەرتی تایبەت هاوکار بۆ لە زۆر شوێنان بەڵام ئەوەی وەکو حکومت پێمان کراوە بتوان خاوێنی شوێنەکان ڕابگرین و پاڵپشتی هاتنی ئەو گروپە گەشتیارانە بکەن کە سەردانی هەرێمی کوردستانەکەن و بە تایبەتی لە ڕۆژانی نەورۆز. Di bîraweriyên Newrûz û Adarê da pirsgirêka herî mezin ya kulbersîngê geştyaran durust dibît û derencamên xirab piştî Newrûz û bîraweriyên wê بۆ خەلکی و ژینگە هێبەتگەری تێکدانا ژینگەیە بە گلێش و بەرمایکان. کەسانên biznizman dibêjin سوچ neyên nebûna yasayê û bicêînana yasayê. Sûçiyên wî hawlatîne ku hind hişyarkirin li def nebêt heta ku ژینگەya xwe têk nedet
و نەگەهشتی بیتەوێ ئاستێ هایداریە ku ew bizanet jîngeh heriyawiya û geştyaret hêtevêrê bîte dahat her dê vegerît berîkawî. منەوە دەخەم ئاستی خەڵک هەموو شتێک یاسان نییە. ئەلان ئەمن بۆی کە بمێ کوردستان خۆش بێ وڵاتەکەم خۆش بێ نیشتمانەکەم خۆش بێ سەرەتا لە خۆمەوە دەست پێ بکەم. ئەمن نابێ ئەوەن دەبێنم حکوومەت چەندە حکوومەت خەرکیشی خۆی دەکات. حکوومەت هەر ئەوەندەی کە توانی بێتی دژ بە شتێک بنێوی داعش ڕاوەستێ شەرەف و ناموسی ئێمە پارێزێ ئەوە بەسە لەو بارودۆخەدا بۆیە ئێمەش بۆی کە بمانە کوردستان سەرکەوتوو بێ دەبێ بۆ خۆمان هەستی ینی مەسئول ینی ئەحساسی مەسئولیت بکەین. ئەوە زۆر گرنگە بۆی تۆ ناتوانانی مەسەن ئەو مەسەلێکی زۆر سیر نییە. پاک و خاوێنی ژینگە پارێزی ئەمنۆکو بیزنسمان شاید بێم زۆر کار بکەم بەڵام دەتوانم بێنم تجارەتی قۆماش بکەم دەتوانم تجارەتی زێڕ بکەم چ بکەم لێوانە ناکەم زۆر جار پێم خۆش لەگەڵەوەی کە بیزنسمانێکم دەمەوێت دەستکەوتێکی ئابووری باشم ببێ پێم خۆشە لە پەنای ئەوەدا ینی هەنگاوێکی کە لە پەنای ئەوەدا زۆر بۆ من گرنگە ئەوەیە کە بێنم کولتوری خۆشم بناسێنم بۆیە ئەمن بۆ خۆمان ئێمە فکرێکی کوردیمان هەیە پێی دەڵێن نازام دیارێنە تۆزێکەڵی دێنم ئەوە ئێمە بۆ خۆمان دروستمان کردووە فکرەکەی کوردیە ئەمجار هەر لە کوردستانیش دروست دەکرێت پێی دەڵێن سێوی مێخەگرێش ئەڵان ئەوە ڕاستە من بیزنسی پێ دەکەم ئەمن دەیفرۆشم ئەمن بە بەلاژ نایدەم بە کۆمپانیەکان بە شەریکەکان بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەمن بیزنس بەو سێوی مێخەگرێژەوە دەکەم خزمەتێکیشم کردو بە کولتوری خۆم چونەوە کولتوری خۆمە لە ڕابردوویەکی کۆندا ئەگەر جەناب ببێنی چاو لە مێژووی ئەو سێوە مێخەگرێژە بکەی ئەوە نیشاندەی بەیەکەوە ژیان بووە نیشاندانەی خۆشەویستی بۆ لە نەوێکدا مەسەلەن لە کاتێدا دوودانە عاشق بیان ویستایە هەدیەک بێک بدەن ئەو سێو مێخەگرێژیان بێک دەدا ئەوانەیانی لە نێو کاڵچەری ئێمەدا بوو لە ڕابردووی ئێمەدا بووانە مێژووی ئێمە ئەمن بووە شتێکم دروست کردووە کە هەم مێژووی خۆم هەم کولتوری خۆم بە بێگانەکان بە میوانەکانم دەناسێنم هەم خزمەتێکم کردو و هەم لە پەناش توان بیزنس بکەم بۆیە ئەڵانەوە سێوی مێخەگرێژ فکرەکەی کوردیە لە کوردستان دروست دەبێ و شانازیش پێ بێگومان بە پێ ئەو پلانی دەستی گەشت گوزارێتی کرد ساڵانە لەگەر هاتنی ڕێژەی گەشتیار زیاد بێت ئێمە دەزانین پلانی ئەو پلانە هەیە ڕۆژ بە ڕۆژ مانگانە ساڵانە کۆمەڵێک کافتریا کۆمەڵێک ڕێستۆرانت کۆمەڵێک مارکەی بەناوبانجی لە ئوتێلەکان دەکرێتەوە بە پێ ئەو پلانەی گونجاوچکە ناکرێت ڕێژێکی زۆر ئوتێل بکەیەوە ڕێژەی گەشتیارکەم بۆی بەبێ پلان دەبێ بڕۆی هەموو کات ڕێژەکەیت و گەشتیار زیاتر بێت لە ئوتێلەکان بۆی ئەوان بێکار نەبن. Di sala 2017 cuda ji her saleke din ku bi planên stratîjî hatibine danan ji aliyê Wezareta Şarewanî û Geşt û Guzar bu îsal hezir li cudahiya fikrê û hizrê hate kirin. Ew dixwazin handana geştyarê biyanî bikin heta ku bihên li nava Başûrê Kurdistanê geşt û guzarê bikin û ev dê mezintirîn armanca wan be bû sala 2017 di rêya sazdana konfraz û pêgihiştinên aborî û geştyarî û handana kompanyayên biyanî heta ku bişên ji geşt û guzarê dahatan dروست bikin û ji dahatî بۆ جێ پەیدا بکەین. بابەتێکی ترکە لەو ساڵە لە بەرنامەمانە وەکو کۆنفرانسەکەی پارساڵە بەڵام ئەم جارە لەسەر شێوازی پێشانگایە لە چاری 5 پێشانگایەکی نێودەوڵەتی سەرتاسەری لە هەرێمی کوردستان ئەنجام دەدێت لە هەولێری پایتەخت زۆرترین کۆمپانیا لە خۆ دەگرێت کە بێن بۆ ئەوەی ئەو ئاڵ و گۆڕکردنی مابینی گەشتی نێو وڵاتان ئەنجام بدرێت هەروەها لە 15 یەکەم خەتی تەیەرانی گەشت و گوزاری بەلەڕووسا دەکرێتەوە مابینی هەولێر و بەلەڕووس کە ئەمەش هەر بە پاڵپشتی کەرتی تایبەت بووە کە لە بواری گەشت و گوزار کە ئێمە دەعمی حکومەت توانیمانە پاڵپشتیان بکەین و ئەوانش بە هەمان شێواز توانیوتیان ئەو گەشتانە بۆ هەرێمی کوردستان بینن خۆشبەختانە وەزارەی ناوخۆ پاڵپشتی دائیمیمان دەکا لە بازگەکان و لە فڕۆکە
گوێرخانەکان و لە پێدانی ڤیزا لەبەر پاش ئەمن و ئاسایش ئەمانەش گرنگە ئاسانکاری بۆ هاتنی گەشت ئەمانش زۆر گرنگە بۆیە ئەو هەماهەنگەی کە لە ئێمە داواکرا لە کۆنفرانسی پار ئەوە بووکەوە هەماهەنگی هەبی بە دائمی لە مابینی وەزارەی ناوخۆ ئێمە ئەمە خۆشبەختانە بەردەوامین لەو هەماهەنگە و هەر لە شوێنە کێشەیە کە بیتوانیمانە چارەسەری بکەین و نەمان هێشتووە وا بکاتن تەسیر لە هاتنی گەشت بکاتن بەتەکیید بەرنامەی چڕوپڕمان هەیە بۆ هاوین و بۆ دوای هاوین و ئەوانە شەر بە پێی پلانەکانمان کە دەستمان پێ کردووە و لەسەر پلانەکانی وەزارەت و پلانی دەستەی گەشت و گوزار لەسەر دەڕۆین. کەسانی شارەزا و بسپۆر دەبێژن دروستبوون و گەهاشتنە هەیڤە ئادارێ و نەورۆزێ وەکە دەستپێکێک بۆ گەشت و گوزارە گەرم لیڤی وڵاتی تەنێ بەس نینە ئەم دکارن ji hemû buwar û pêkhatindiniyên geşt û guzarê mifay wergirin. Geşt û guzara tenduristî wergirtina çareserî ya şwênewarî ya pêşezazî ya biznesî û gelek corên dinyên geşt û guzarê li Kurdistanê dihêne berçav û em dikarin wan jî bikene deriyê durustkirina dahatî û sekterê xwe yê geşt û guzarê pê bêjbêxin. Heta ku dahatê takekesî û dahatê welatî û neteweyî li vî başûrî zêdetir bibît û pêgehê aborî û rewşa jiyanê ya xelkî bihêztir bikevît û bêhtir bête berçav. بێگومان بە پێبلانی دەستێک گەشت گوزار و ئاماژەمان پێک ئەم ساڵ فیستیڤاڵی بەفر و خلیسکانی سەر بەفر ئەنجام لەلایەن کۆمەڵە چالاکی کۆمەڵێک گەشتیاری بیانی تایبەت هاتوبوون بەس بۆ بەسەرکەوتن بۆ شاخەکانی کوردستان بێگومان نابێ بە تەنیا بە ئەمە هاوینی زستان ڕاوستین کۆمەڵک کاری کەمانەیە شوێنەوارمانێت دەتوانین سەرنجڕاکیش پێ بکەین گەشتیاری پێبنین لایەنی گەشت و گوزاری دینیمان هەیە گەشت و گوزاری چارەسەری سروشتیمان هەیە کۆمەڵک گەشت و گوزارمان هەیە لە گەشت و گوزاری مەترسیمان هەیە کۆمەڵک گەشت و گوزارمان هەیە دەتوانین وای لێ بکەین ئەوە بکەین دایلەمۆی بە بەردەوام یعنی بە بەردەوام گەشت و گوزار خەڵک بێ سەردانی کوردستان بکە لە دەرەوەی وڵات بێگومان دوای نەمانی داعش و سەرکەوتنەکانی پێشمەرگەش و ناوبانجی کوردستان خۆتانزانن بوونی ناوبانجی کوردستان لە میدیاکانی جیهان و ڕۆڵی پێشمەرگە و سەرکەوتنەکانی کورد گەورەترین مارکتینگ بوو بۆ کوردستان کرا ئەمە لەگەڵ ئەوەی بەداخەوە کۆمەڵک شەهید و قوربانیماندا بەڵام لە ڕووی ناساندن و بە بازارکردنەوە گەورەترین ڕیکلام بوو کە ئەو وڵاتانی ئەو جێگانی کە کوردستان ناناسرا لە ڕێ میدیاکانەوە کوردستانە ناسەنیستان. حکوومەتە باشووری کوردستانی دەبێژە بۆ نەڤرۆزە ئیساڵ ئەم هەر تشتێکی بکەن ji بۆ خزمەتکردنا خەلکی هێشتان کێمە ji ber ku Newroz symbola bîraweriyên bêhêz yên başûrê Kurdistanê û hemû Kurdekî li cîhanê. Duhem em ji şerê Daeş û sengerên şerkirinê digel Daeş hindek dûr ketin. Bi şikistên Daeş jî em dikarin ahenga bigêrin Newroza xwe xweş bikin. Lê ya ku em dixwazin handana havwelatiyan ji bo parastina jîngehê û siruştê Kurdistanê heta ku pêgehê geşt û guzarî بۆ پشتی بیراوەرین ئادار و نەورۆزان لاواز نەببە و داهات ji گەشت و گوزارێ یê بەردەوام بە بۆ باشوورê Kurdistanê. بالتأكيد يعني هرچند لواني وصفي وەک پێم وتیت پێ ناسەی نەورۆز بکەین لەوانەیە حەقی خۆی پێ نەدەین بەڵام بەتأكيد ئەوەی ئێمە لە توانامان بێتن بتوانین خەڵکی هەرێمی کوردستان دڵخۆش بکەین لە کاتی نەورۆز هەر شتێک یعنی ئەگەر جار دەڵێن دارێک لەسەر بەردێکی دانێن تەنها بتوانین دڵی خەڵکی هەرێمی کوردستان خۆشکەین هەر کەمە یعنی هەرچەند بکەین هێشتان کەمە بەرامبەر بە حەق بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و هاوڵاتیان هەرێمی کوردستان کە مستاهلی زۆر لەوەی زیاترن کە ئێمە بتوانین بە پلانەکانمان بتوانین وایان لێ بکەین بازار بجوولێتەوە وا بکەین گەشتی بە ئەمن و ئاسایشەوە بکرێتن وا بکەین بئەیەکی لە بارەیان
بکەین سەرڕای کەم و کورتەکان کە هەیە بەڵام بە هەموو تواناوە بتوانین شتێکیان بۆ بکەین ئەوەی ئەم ساڵەشکەوە بۆ نەورۆز جیاواز بوو بودجەیەکی تایبەت بوو ئەمەش هەر دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران دەکەین کە پاڵپشتی ئێمەی کرد 120 داهاتەکانی گەشت و گوزار بە خۆیان گەڕایتەوە هەر بەو داهاتی خۆیان توانیان ئەم بەرنمەیەمان بۆ دانێن دەرخستیان بۆ پەسەند بکەین کە خۆیان خاوێنکردنی ئەم شوێنانە لە ئەستۆی خۆیان بگرن کە پێشان لەوانەیە داوا دەکرا لە هەر شارەوانیەکانیان لە جێتی تر هاوکاریان بکەن بەڵام ئەم جارە ئەم نەورۆزە دەستەی گەشت و گوزار و هەر بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری پارێزگاکان خۆیان لەسەر ئەرچی خۆیان بۆ 120 داهاتی خۆیان دەتوان خاوێنی شوێنەکان ڕابگرن سەرڕای دروستکردنی چەندین کابینە وەکو کەپرە بۆ حەوانەوەی ئەو گەشتیارانی کە سەردانی شوێنەکان دەکەن کە لەوانەیە خزمەتگوزاری تەواوی تێدا نەبیتن ئەمانەش هەمووی لە بەرنمەیە و دەرخسیان بۆ پەسەند کرایە و چوتە بواری جێبەجێکردن بۆیە هیوام وایە نەورۆزێکی بە خێر و خۆشی و بەبێ کێشە و گرفت چارەسەر بکرێ ئەو گوڵەش بە تەئکید لەوانەیە شتێکی هەر زۆر جوان بوو پێم خۆش بوو لەبەرەوەی کاتەکە بەهارە و کاتی گوڵ و ئەوەیە پێم خۆش بووکەوە شتێکی بەسیت بی پێشکەشی هاوڵاتیانی کوردستان و بەرنمەکە ئێوە بکەم.